لەگەڵ نزیکبوونەوەی زیاتری جەژنی قوربانی پیرۆز دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان وەک پیشەی هەمیشەیی چەند پرۆژەیەکی تایبەتی بۆ منداڵانی بێباوک ئامادە کردووە لە ئێستاشدا کە ماوەیەکی کەمی بۆ جەژن ماوە ئەو دەستگایە 160 منداڵی بێباوک و خانەوادەی هەژارانی بەرگپۆش کردووە هەر منداڵێکیش بڕی 30,000 دیناری پێدراوە جگەلەوەش زیاد لە 50 خانەوادە بۆ پێداویستەکانی جەژن بڕی 200,000یان پێدراوە لە ڕووی پرۆژەی قوربانیشەوە دەستگاکە پرۆژەی قوربانی ڕاگەیاندووە کە ساڵی پار تەنها لە شاری هەولێر نزیک بە 300 سەر و بە تەواوی کوردستانیشەوە نزیک بە 700 سەر ئاژەڵی گەورە و بچووک بۆ قوربانی سەر بڕیوە ئەم سەرج بەنیازین دیارە خێرخوازان ئەو هاوکاری و ئەو پرۆژەی کە ئەمە ڕەمەگەاندووە ئاژەڵەکانیان دەگەینە لای دەستگای خێرخوازی بەخشین بە تایبەتی شاری هەولێر و ئێمەش دیارە سێم ڕۆژمان ئامادە کردووە لە کوشتارگەی هەولێر و سێم ڕۆژ لە بەیانەکەی تاکو ئێوارە خەریکی کوشتنەوەی دەبین و دواتر دابەشی دەکەین بەسەر گەڕەکەکانی شاری هەولێر و دەوروبەری هەولێر نزیکەی 25 قەسابمان ئامادە کردووە و ستافێکی خۆبەخشیش دیارە لەگەڵمان هاوکار دەبن کە زیاتر ئینشاڵڵا لە 40 کەس دەبێتن و ئێمە دیارە لە بەیانەکەی زوو لە سێم ڕۆژ ئامادەی دەکەین و دواتریش لە ڕێتی مەکانمانەوە کە چەند سارێکیشمان لە کوشتارگە وەرگرتووە کە برین وەکو سەلاجە دێگەێنین بە گەڕەکانی دەوروبەری هەولێر ماوەی چەند ساڵێکە دەستگای خێرخوازی بەخشین لە ڕێگەی سەربڕخانەی هەولێرەوە قوربانیەکان ئامادە دەکات و لە ڕێگەی تیمی خۆبەخشەوە بەسەر هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەتدا دابەشی دەکات لای خۆیەوە بەڕێوەبەری کوشتارگەی هەولێریش ڕایدەگەیەنێت کە دەتوانن لە 4 ڕۆژی جەژنی قورباندا بە هەزاران ئاژەڵ سەر ببڕن بەڵام پێویستیان بە بەرنامەی پێشوەخت و خۆ ئامادەکردن هەیە بەداخەوە ڕەنگە بەشێکی خەڵک هاوکارمان نەبیتن لە ڕێخستنی کات و ساتەکانی قوربانیکردن خاستن لە ئێستادا کە نەخۆشی کۆڕۆنا هەیە خەڵکە بۆ یەکدانە ئاژەڵی هەبوو بەڵام 6-7 کەسی لەگەڵ خۆی هینایە یعنی ئەوە جەنجاڵی دروست دەکاتن دەستمان دەگری ناتوان نیشەکان وەکو پێویست بکەین وای لە ئەو ڕێژانەی کە ئەو 1000 سەرێکە پێشبینی دەکەم لە 4 ڕۆژی جەژنی قوربان سەر برێ لە 4 ڕۆژی ئاسایش لەو ڕێژەیە زیاتر سەردەبڕین بە 4 ڕۆژ بەڵام لەبەرەوەی ئیشەکەمان سیستەماتیکە دەزانین چۆن دەڕواتن ئیشەکە زۆر ئاسایی بەڕێوە دەچی و ڕەنگە بتوانین 200 هەتا 300 لە یەک شەفتی کاتژمێری 200 هەتا 300 سەر ڕەشەولاخ سەر ببڕێت دەستگای خێرخوازی بەخشین ساڵانە بە هاوکاری خێرخوازان 100 ملیۆن دینار دەبەخشێتە کەسانێک کە هەژار و کرێچی و لێ قەوما و بێباوکن ساڵانێکە بۆتە ناوەندێکی دەستپاک لە نێوان دەوڵەمەندانی خێرخواز و هەژاراندا و دەستی هەردوو لایەن دەگرێت ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر